بە مەبەستی گفتوگۆ لەبارەی لامەرکەزیەتی پارێزگای سلێمانی شاندێکێکێتی نیشتیمانی بە سەرۆکایەتی قادر عەزیز کارگێڕی مەکتەبی سیاسی و ژمارەیەک لە ئەندامانی سەرکردایەتی و سیاسی حیزبەکە لە گوندی گوڵەخانە لەگەڵ حیزبی سۆسیالیست کۆبوونەوە. قادر عەزیز ڕاگەیاند دەیانەوێت پەیوەندیەکانیان لەگەڵ هەموو حیزبەکان تند و تۆڵ بکەنەوە لەبارەی لامەرکەزیەتیشەوە گفتوگۆیان کردووە. وتیشی نابێت تەفسیری خراپ بۆ لامەرکەزیەت بکرێت. ئەو پرسا لە دەستور و کارنامەی حکوومەتیشدا ئاماژەی پێدراوە. ئەو مەسەلەی لامەرکەزیەک بوو لەو شتانە کە خۆتان دەزان لامەرکەزی لە دەستور هاتووە، فیدراالیە لە دەستوری عێراق هاتووە. لامەرکەزیەت لە شۆڕکردنەوەی دەسەڵاتەکان لە ڕێککەوتنی لێوان یەکێتی و پارتی گۆڕان و پارتیەوە هاتووە و لە بەرنامەی حکوومەت هاتووە. یعنی نابی تەفسیری خراپی بۆ بکرێ. ئەمە هەر وڵاتێکی بەهێز لە دنیا ئەوەیە کە بەڕاستی لامەرکەزی فیدراالیەت بۆ ناوچەکان هەبی. لای خۆیەوە سکرتێری حیزبی سۆسیالیست ڕایگەیاند لامەرکەزیەت لە بەرنامەی کاری حکوومەتی هەرێمی کوردستاندا هەیە، بۆیە میکانیزمی جێبەجێکردنی پێویستی بە وردەکاری زیاترە و شێوازی جێبەجێکردنەکەی گرنگە. لە بەرنامەی حکوومەت هاتووە لە بەغاوە خۆی بۆ خۆی لامەرکەزی هاتووە لە فیدراالێکە و لە حکوومەتی هەرێمی کوردستانیش بە هەمان شێوەیە و لە بەرنامەی ئەو حیزبانەی ئێستا حکوومەتیان دروستکرۆ بە تایبەتی یەکێتی نیشتیمانی و پارتی دیموکراتی کوردستان و ئەو هێزانەی کە ئێستا لە حکوومەتەن خۆی بۆ خۆی بەرنامەی شایعی هەڵبژاردننی ژەر بۆ لامەرکەزی بووە. بەڵام چۆن ممارەسەی لامەرکەزی بکرێت، جێبەجێکردنی قەرارەکان بکرێت. مەسەلا قەرارەکان هەیە حکوومەت هەیە داوێتی، مەسەلا ئەنجومەنی پارێزگاکان خۆی بۆ خۆی لامەرکەزیە، بەڵام ئەمانە پێویستی بەوە هەیە وردەکاریەکان بۆ شتێکی بچووک لە محافەزەیەکەوە لە ناحەیەکەوە نەچی بۆ شوێنێکی تریا بۆ پایتەخت. ئەمانە لێرە چارەسەر بکرێت. تەنها مۆزوعەکان جێبەجێکردنی قەرارەکانە، نەک ئەوەی کە قەرارێکی تازە بێت. ئەمانە هەمووی قەرار دراوە و لە بەرنامەی ئەوەی هەڵبژاردننی یەکێتی نیشتیمانی کوردستان، پارتی دیموکراتی کوردستان، بزوتنەوەی گۆڕان ئێمە هەموو حیزبانی تر هەبووە. جموجول و کۆبوونەوەکان بۆ پرۆژەی لامەرکەزیەتی پارێزگای سلێمانی تا دێت چڕتر دەبێتەوە. لە ئێستادا لە قۆناغی گفتوگۆ و وەرگرتنی ڕای حیزبەکان و ئیدارە سەربەخۆکاندایە. گەرچی تێکڕای لایەنە پەیوەندیدارەکان گەیشتون بۆ بۆچوونەی بەپێی دەستور بابەتی لامەرکەزیەتی پارێزگاکان ئاماژەی پێدراوە، بەڵام گرفتی بەشێک لە لایەنەکان ئەوەیە شێواز و میکانیزمی لامەرکەزیەت چۆن جێبەجێ دەکرێت. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، گوڵەخانە.